خەلەکێکا دی ji بەرنامە هەوەیە ڕۆژانە ئێوارە بادینان بینەران بۆ ئەڤروکە بابەتێکی گەلێکی گرنگ هزرامەدا بووە و ئەم بۆ خەلکی خۆ دووبارە بیرەوەڵێ بینەوە و گەنگەشێ سەر بکەین چنکو تشتێک بووە بەلکو ناهێتە ژبیرکردن و بەلکو مێژوێژی بەحسێ ئەوێ چاڵاکیە کردیە ئەوژی و لە ڕۆژە نەهێ مەها دوو وەکو ئەڤروکە کل ساڵە 2004 جەنابێ سەرۆک مام جەلال کۆڕات بیتن ئەبدانانە نەخشەیەکی یان بێژین خەریتەیەکی لەسەر مێزە ئەنجومەنێ وەزیران عێراقا فێدرال ئەوژی ئەو بووکو کەرکووکێ دیار بکەتن کا کەرکووک چەند کوردستانیە ئەو خەریتە دیار کرد و لوی دەمی دەنگووەکی گەلێکی مەزن هەبوو و بەلێ کەرکووک کوردستانیە و کوردستانی ژیڤە نابیتن لەوما ئەڤروکە ئەم ڕابووینە میێڤانداریە زۆر بەڕێز مامۆستا حەمید ئەبوبەکر بەدرخان سەرۆکێ دەستگای چاو و بەڵاوکردنا بەدرخانیان و جەنابێوی بووە ڕابووە دەستپێکێک و ئەو خەریتە ئەوان بێژین ئەو نەخشە پەیدا کردە و بۆ جەنابێ سەرۆک مام جەلال ئینە و ویشی وسا نیشە هەمی لایەنێکێدایە کودا ڕۆنی و ئاشکرایە کەرکووکێ وەکو کوردستانی دیار ببیتن مامۆستا و دەستپێکی زۆر بخێر بی سەرچاو سپاس بۆ ئەو میوانداریە لە کەناڵی بادنیان سا زۆر بەخێر بی سەرچاوان گەورەمان کردی مامۆستاکەر لە دەستپێکە ئێمە قسە لەسەر ئەو بکەین چونکو ئێمە بۆ بینارەکانی خۆمانی شوت هینانی ئەو نەخشەیە چۆن بوو ئەوە فکرەیەک بوو ئەوە تو یعنی لە دوو کوێ حتا ئەو نەخشە بینیان هەر مفاجەیەک بوو دروست بووتە بەڵێ زۆر سپاس دیارە ڕاپەڕینی جەماوەری گەلی کوردستان لە نەوەتویەک بە بەرنامە ڕێژی لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد کە کوردستان تا ساڵی 92 کە بڕیاری هەڵبژاردننی پەرلەمانیدا لە پاشان حکوومەتی هەرێمی کوردستان پێکات دوای ئەوە فیدرالی ئەلان کرا دوای حکوومەتی خۆجێی کوردی سەبر دەستی بە کارەکانی خۆی کرد و هەموو ئەو ئەمانە پێشووتر هەبوون بوون بە وەزارەتخانە کارەکان دەکرا ئەوانە کورد بەرنمەیەکی زۆر باشی هەبوو تاوالی هات کورد دەوری لیدەری هەبوو لە ڕێخستنی ئۆپۆزیسیۆنی عێراقی کە لە لەندەن چەند کۆنفرانس کرا لە هەولێر کرا بەڕاستی کورد ڕۆلی کاریگەری هەبوو هەم لە ڕوخانی حکوومەتی بەعەز هەم لە ئازادکردنی گەلی عێراق و هەم لە پێکهێنانی و ئاوادانکردن و سەرەتا و هەموو شتەکان بۆیە بەڕاستی سەرکردایەتی سیاسی کورد زۆر بە وریایی و بە ئاگایی سەرەتا لە 2023 ئەگەر کورد نەبا حکوومەتی عێراقی دروست نەدەبوو بۆیە بڕیارێکیاندا هەمیان بەتەزەدەمی حکومڕانی عێراق بکەن لە 2023 ئەو کاتە مجلسی حکم پێکات کە بڵین وەکو جڤاتێکی خۆزەیی بوو هەرمانگ و یەکێک سەرکردایەتی دەکرد ئەوە بوو دیارە ماڵی براکانم لە ساڵانی شەستەوە لە مووسڵ نانەوان ئیدی ئەوە بوو منیش دیار بوو لە نەوەتویەکەوە نەمتانی بوو بچم بۆ مووسڵ ئەوە بوو پاش ئازادکردنی گەلی عێراق من لە هەولێرەوە چون بۆ مووسڵ بۆ ماڵی براکەم لە پشت مزگەوتی قوباع بوو لە حەی زوهور یا مەساریفە لەوێ من چوومە ماڵی براکەم و پارچاکوچۆنی ئیدی میوانێکیان هات ناوی ئەبوو عیماد بوو قسەی لەگەڵ کردمەوەوانە گوتی قسەی تۆ جیاوازە لەگەڵ براکانت ئەمش گوتم بۆ گوتم من ڕۆژنامە نووسم و شتیش دەخوێنمەوە ئەوانە گوتی زۆر باشە ئێمە بە بنەماڵە خەریتەیەکمان بۆ ماوەتەوە ئەم هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد بتوانێت سوودە و خەریتەیە وەربگرێت نەخشەیە ئەمی گوتم زۆر باشە گوتی هەتانە گوتم مەڵای با تەمەشایەکی بکەم گوتی من دەچم دێنم چوو هێنای کە هێنای هەر یەکسەر کە چوو هێنای بەڕاستی سەرم سوڕما لە پاراستنی خەریتەکە یەکەم جار دووەمین لە ڕووی کوالیتیەوە زۆر ینی هیچ ینی نەدرابوو ینی تێک نەچوو بوو ڕەنجی کار نەبووبەوە پاشەوەی کە چەرمیش بوو جڵت بوو لێکی کردەوە خەریتەکە 16 پارچەی ئەیفۆر بوو لە ناوەڕاستی نەخشەکە نووسرا بوو خاریتە دەولە ئەلعوسمانیە طبعت في مطبعة أمريكان في لبنان سنة وابزانم 1997 بوو
هی سەردەمی عوسمانی بوو بڵێ منیش بەڕاستی خەریتەکەم بینی ئەوەی ئێستا پێ دەڵێن جێناکۆک باشە لەوێ زۆر بە درشتی نووسراوە کوردستان ینی وشەی کوردستان لەسەر خەریتەکە ینی بە تەواوی دیارە و منتیقی کوردیشە هەموو شۆر دەبێتەوە تا بە درەو جەسان ینی لە هەموو منتیقەکە زۆر سەرنجی منی ڕاکێشا بەڵام بەڕاستی منیش گوتم با سەرەتا نەڵێم نیمانەوە پەرۆشین و دوای ئەویش بڵێ نایدەم و یانەوە گوتم هەمانە لەونەوە زۆر بەڵام ئەوەی ئێمە کاڵ بۆتەوە ئەگوتی وەڵاگەر حەز دەکەم بە دیاری بیدەم بە بەڕێز مام جەلال ئەمنیش گوتم باشە من دەچمە سلێمانی پرسیارێک دەکەم ئەوە بوو من هەر ئەو دەم پاشی ئەو دیدارە لەگەڵ ئەو کابرایە شتیەوە ناو توورەگەکەی خۆی من چوم بۆ سلێمانی لە سلێمانی چوم گوتم چوومە لای سکرتارەتی بەڕێز مام جەلال کاک ئاراسم بینی کاک ئاراسم بینی ئاراس شێخزەنجی ئەو زۆر پێی خۆش بگوتی بڕۆ کابراکە بێنە بە هەر ناوێک بێ ئەوانە من سارێکم گرتبوو بە ئەو سارە گەڕامەوە مووسڵ پێم گوت ئەوان چاوەڕێنە و ئیستقبالت دەکەن زۆر دڵی پێخۆش بوو لەگە برا گەورەکەم ناوی فارسە ئەبوو سەلاح هەردووکیان ڕەمەزان بوو بەڕاستی کە ڕۆیشتین لە ڕێگا کابرا سەر و دڵی تێک چوو ئیستفراقی کرد بە ڕۆژ و من زۆر ترسام گوتم خوانە کات شتێکی لێنێ ئەو کابرایە ئیدی زۆر هەوڵمدا کاکە بشکێنە دەستم ماس کرد لە ڕای خوای گوتی ناشکێنم بە براکەم گوت کاکەوە لەسەر مەسئولیەتی منەوانە قەنەعەتی کرد لە قەرەهەنجیر دابەزینانمان خوارد ئەویش شکاندی ئەوانە دوای بە سەلامەتی گەیشتنە سلێمانی چوین بۆ پێشی بچینە سلێمانی چوین بۆ لای بەڕێز فەرید ئەسەد پێمان گوت کاک فەرید ئەوە خەریتەکەیە بۆ مێژوو ئاگادار بوو دەیبین بۆ سکرتارێت لەگەڵ کاگێ من جەمیل کە ڕۆژنامەنووسە لە دەستەی نووسەران بوو لە بەدرخان لەگەڵ برادێکی دیکە ئەوە بوو دامان بە کاک ئاراسی شێخزەنجی و ڕێزی لێگرت لە پاشان بەڕاستی ئەوان هاریکاریان کرد بە مەبلەغێک پارە وابزانم 9,000 دۆلار بشتەچوا بوو و من سەرجەم ئەو چوون و هاتن و هێنانە لە ژمارە 106 مانگنامەی بەدرخان بڵاومان کردوتەوە دیارە ئەمە منەت نییە بەسەر هیچ کەسێک ئەمە بە ئەرکی خۆم زانیوە وەکو کوردێک کە لە هەر جەیەک خزمەت بەگەلی کورد بکە بە تایبەتیش ئەمە کارێکە هەر لە بەڕێز مام جەلال هەر لە سەرۆک کۆمار بەڕێز مام جەلال دەوەشێتەوە کە توانی زۆر بە وردی و زۆر بە جوانی کە خۆی محامی و ئاوقاتە یعنی جوانی زۆر بە جوانی ئەکتیفی بکە یعنی لە محفلێکی نێودەوڵەتی بە تایبەتیش لە مەجلیسی حکمی عێراقی تو ئەگە سیر بکەی کاتێک خەریتەکە سیری کە عەدنان پاتەچی چۆن بە وردی سەیری دەکات داماوە سەیری ئەوە بۆ نییە بەڕاستی نییە کە ئەوە هەمیان حەپەساونەها بەڕاستی ئەمە هەر لە خۆی دەوەشێتەوە یعنی بەڕاستی زۆر جوان توانی ئەو خەریتەیە هەر سەیری جەنابی مام جەلال دەکەیانی تەمان هەمووی حەپەساون لەبەرەوەی ئەمە گەورەترین بەڵگە و دەلیلە بۆ ئەو پێشتر دەیانگوت بڕیاری 58 و دوای مادەی 140 و دوای جێناکۆکەکان و ئەوانە بەڕاستی ئەم نەخشەیە دەسەلمێنێکە ئەو شوێنانە هەموو خاچی پیرۆزی کوردستانە ئەوە خەریتەکەی ئەسڵیەوە ئەوە ئەسلەکەیە مامۆستا ئێمە وتمان لەسەر ئەو خەریتەکان داناوە کوردستان لەسەر کەرکووکە بەڵام تا ئێستا جەناب دەیشوت تا ئێستا ئێمە دەڵێن جێناکۆگەکان ئەوە بۆ مادام ئەو خەریتەی وەکو ئەوە هەیە کە لە سەردەمی عوسمانیەکان نووسراوە کوردستان بۆ ئێمە لەو کاتە ئەڵێن جێناکۆگەکان ئەمە بەڕاستی هەندێک جار سەرکردایەتی سیاسی کورد بە کوردەواری دەڵێ بە تەکبیر کارەکان ناکە یعنی بەڕاستی ینی ناکرێت تو لە دیفاع بی تۆ کاتێکە حکوومەتی گەلی عێراق ئازاد کرا حکوومەتی عێراق لە سەرەتای دامەزرانی مەجلیس حکوم کورد بینای کرد لەبەرەوەی هەموو ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن دەزانی قیادەی حزبی داوا مەجلیسی ئاعلای ئیسلامی و هەموو ئەوانی دیکە موتەمەر وەتەنی عێراقی هەمووی لە هەولێر بوو هەمووی لە سلێمانی و بارەگایان هەبوو ئەوانە بەڕاستی ینی اینجا لە بەرامبەر ئەو وەفاداریەی کە گەلی کورد پێش
پێشکەشی بەوان کردووە ینی بەڕاستی نەدەبووە لە پاشەوەی کە جێی خۆیان قایم کرد اینجا بەڕاستی ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەو داواکاریە ڕەوایەی کە شوێنەکان کوردە وە کوردستانیە بەڕاستی هەموو نەتەوەکانێکی تێدا دەژین بیکەن بەو کێشەیە کە بەداخەوە دەڵێن بەداخەوە کە نەتەطبیق کرا نە ئیستفتا کرا نا مافیش بۆ خاوەندارێتی گەڕایەوە کە مافەکە ئیگەلی کوردە. مامۆستا لەو کاتێک کە جەنابی مام جەلال ئەو خەریتە دانا کە جەنابەت چی فکرت دەکرد یعنی کە پێش دانانی ئەو خەریتەیە ینی پێش ئەوە چی ڕۆبدا فکر نەدەکرد شتێکی یعنی جیاواز لە هەمووی کاتێکان خۆی گرنگی نەخشەکە زۆر گەورەیە بەڵام زۆر شت هەیە لە نێو کورد گەورەیە بەڵام کەسی خۆی دەوێت ئەکتیفی بکە کەسی خۆی دەوێت بچێ بەڕاستی بە بەرنمەیەک ڕۆکوپێک جێ پەنجەی دیار بێ من دڵنیا دەکەمەوە ئەو نەخشەیە ئەگە لای بەڕێز مامجەلال نەبووە هیچ کەسکە نەیدەتوانی ئاوا ئەو خەریتەیە نییەوە لە جێ خۆی بەکاربێنێ و ڕای گشتی بجوڵێنێ و یعنی تەسیرێکی ئیجابیش بکە ئەوانە بۆیە محاڵە ینی ناحەزانی کرد و هەر یەکێکە بتوانێت پاش ئەو وەسیقە ڕسمیە کە گەورەترین دیکۆمنتە بتوانێت دان بەوە دانەنێکە ئەو شوێنانەی ئێستا کە پێ دەڵێن مادەی چەتوتل شوێنی کوردی یا کوردستانی نیە. مامۆستا لەو کاتە لایەنە سیاسەکانی عێراق ینی فکریان چۆن بوو کە ئەو خەریتە دانا و ئەوە دیار بوو کەوە کەرکووکی کوردستانە بە ناوی کوردستانیش لێناوە چۆن ڕەتفعلیان هەبوو یان هەر شتێکی زۆر عادی بووە ئەمە ئیسپاتی کرد کە ئەمە بەڵای ئیسبات بوونی لاەنە عێراقیەکانەوەی بەڕاستی سیر دەکەی نییە ینی لەوانەیە سەرەتا ینی چۆن بڵێن خانەقین لەگەڵ ئازادکردی گەلی عێراق خانەقین بە سەرپەرشتی بەڕێز مەلا بەختیار ینی خانەقین پاکرایەوە لە تعریب یەکەش تێدا نما خۆزگە کاتێک کە کەرکووچیش ئازاد کرا هەر وەکو خانەقین بکرابایە ئەو کێشەی ئێستا لە کەرکووک و منتیقەکان کە تووشی گەلی کوردهاتووە ئەو کاتش نەدەما بەڕاستی بۆیە ینی هەندێک هەردێتە پێشێ دەبێت سەرکردایەتی سیاسی کورد جوان بیقۆزێتەوە ینی لەگەڵ شتەکان کاری پێ بکە ئەوانە بەڕاستی ئێمە بەخۆ دەزانی بێکەت شاعری دەڵێ حەق دەسەندرێ نادرێ ینی بەڕاستی ئەو دەبۆیە ینی هەموو ئەو شتانی دوایی من حەز دەکەم لە حکومڕانی کورد ینی بەڕاستی نییە پێشی بەغدایە لە پاش سقوط لە 2003 کورد لە 92 هەڵبژاردننی کردەوە حکومڕانی خۆجێی خۆی پێکێناوە بەغدا لە 2003 ینی بەڕاستی و چێ دەڵێ ڕۆژێک ڕۆژان ئەگەر هێزێکان هەبێ یا شتێکان هەبێ ینی بەڕاستی نییە زەر بە کورد ناگەێنن بۆیە بەڕاستی ینی کورد دەبێ بە بەرنمەیەکی داڕێژرا و سەرکردایەتی سیاسی کرد بۆ ئەوی بەڕاستی نییە ئەو حەقە ئەو مافە لەوانەیە سەرکردایەتی سیاسیش سازش لەسەر خاچی کوردان بکە ینی لەوانەیە گەلی کورد ئەمە قوبوڵ نەکە کەمپین لە دوای کەمپین بۆ ئەوەی بەڕاستی نییە گەلی کوردستان داوای ئەو مافانە بکاتەوە کە ئەمڕۆ بە بیانووی مادەی 140 کۆمەڵە کشتیدی کە دەستیان بەسەداگوتووە و یان نایدەنەوە و یان ئیستفتا ناکەن یان وەکو ئەو بەرنمەیە کە لەسەر داناوە ئەوانە من ئێستاش دەڵێمەوە دەبێ ماف بۆ ئەو کەسانە بگەڕێتەوە کە زەویان لێداژیر کراوە. مامۆستا لەو کاتە تۆ جەنابی تۆ چەند بە حەماسەت ئەوی شەت کرد یعنی کە لە ڕۆژێکە بێ و بگەڕێەوە کابراکە لەگەڵ خۆتدا و لە ڕۆژێکی ڕەمەزانەبی بەڕاستی ئەمن وەکو گوتم ئەوە من بە ئەرکم زانیوە ئەمن بەڕاستی نییە نامێ ینی باسی کۆمەڵێک ئیشی دی بکەین دیارە ئەمە لە دەستگای چاپ و بڵاوکردنەوەی بەدرخان هەروەکو پێشووتر بەدرخانیەکان بەڕاستی ئەوان دائیمەن خەباتیان بۆ ئەوە بووە کە کۆمەلگایەکی هوشیار لەبەرەوەی ئەوان بنەماڵەیەکی منەوەڕ بوون لە دنیای ڕۆژنامە نووسی و نووسین بە تایبەتی کاتێک ئەوان یەکەمی ڕۆژنامەی کوردی بە ناوی کوردستان لە قاهیرە لەلایەن جووتەبرا مقداد بەدرخان و عەبدوڕەحمان بەدرخان لە 24/1998 هاتە چاپکردن لە سەربتار دەڵێ ئەمە
شوناسی میلەتێکی دەڵێ ئەما ڕۆژنامەیەکی میلەتێکی بێناسنامەیە یعنی بەڕاستی بۆیە من ئەوە بە ئەرک و وازبی خۆم زانیوە و منت ناکەم بەسەر هیچ کەسێک بۆیە لە هەر جێگایەک پێویستی بە من بێ خزمەت بەگەلی کورد من کردومە و نەک هەر ئەوە بەڵکو سەدان ئیشی دیکەش و ئەوەی کە شانازی پێوە دەکەم ئەو کارە و کارەکانی دیکە و بە تایبەتی 5 ساڵ لەگەڵ هاوکارانم توانیمان ئینسایکلۆپیدیای هەولێر لە دەبەرێت سەر مامۆستا ئێستا لە ئەگەر تەماشای ڕۆژێکی وەکو ئەمڕۆ تاماشای تەلەڤیزیۆنەکان بکەی وابزانم زۆربیان ئەویان نووسیوە کە لە ماشی دەکان بیان لە ئەوەی لەو بەرگای کار لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆوە لە نەی 2004 جەنابی مام جەلال ئەو خەریتادانە ئەوە بەرهەمی جەنابی تووە چۆن دڵت خۆش دەبی فکری چی دەکەی؟ وەڵای دڵم پڕ دەبێ ینی خۆزگە مام لە ناومان بە ئەمڕۆ ینی خۆزگە مام جەلال بە تەندروستێکی باشتر ئیدی لەبەرەوەی ئەو سەرکردە کارێسما جارێکی دیکە ینی لە نێو کورد هەردیزا و هەردیز ئەوە نابێتەوە لەبەرەوەی مام جەلال پیاوێکە وردە لە سیاست وردە لە بوارە کۆمەڵایەتەکان وردە لە کارە یاساییەکان بەڕاستی خۆزگە مام ئیمڕۆ لە نێومان بوو بە ئەو یادەمان بکردبایەوە بە پڕشکۆ و ئەوانە ئیدی من بە هیوام تەندروستی مام جەلال باشتر بێ ئیشاڵە ساڵێکی دیکە لەم ڕۆژە دەیکەین بە مناسبەتێکی زۆر زۆر گەورە بۆ ئەوەی نییە دڵی خۆشەویستانی گەلی کورد خۆشتر بکەین ئینشاڵە مامۆستا با ئێمە بینە سەر دەستگای چاو بەڵاوکردنەوەی بەدەرخانی ئێمە چی دەڵین کە پێناسە بکەین بۆ ئەو دەستگا جەنابی تۆ چی بەدرخان دەستگایەکی ڕۆژنامەوانی کەلتوری هونەری گشتی ئازادە لە 22 دەی ساڵی 2000 لە شاری سلێمانی هاتە چاپکردن دامەزراندن ئیدی بۆ ناومان لێنا دەستگای بۆ ناومان لێنا بەدرخان سەرەتا لە تەکە هاوکاری خۆشەویستم ڕۆژنامەنووس هاوار مستەفاخان هەردووکمان پیاسەمان دەکرد لە سۆڵەکە تەبەنەمە هەردووکمان ئاوارەی دوای سیوێک ئابووین لە سیوێک ئابۆ ئێمە چوبین بۆ سلێمانی لەوێوە گوتی بۆ ڕۆژنامەیەک دەرنەکەین بە ناوی بەدرخان حولمەتەن بۆ بەدرخانیەکان کە ئەوان یەکەم ڕۆژنامەی کوردیان دەرکردووە بۆیە ئێمەش بیرمان کردەوە من خاوەن امتیاز ئەو سەرنووسەر توانیمان ڕۆژنامەیەکی غێرە تەقلیدی زۆر باش و جوان بە چاپێکی ملەوەن 22 دەی 2000 ژمارە سفر هاتە چاپکردن پێش هەر بڵاوکراوەیەکی دیکەی ئەهلی لە پاش ئێمە 5 ڕۆژنامەی دیکە هاتن بڵاومان کردەوە ئێمە حەو ژمارەمان تێست بوو لە پاشان بەردەوام بوو هەموو 22 مانگەک هەموو 22 مانگ 22 مانگ مانگنامەکە دەردەچوو حلمەتە لەبەرەوە یەکەم ڕۆژنامەی کوردی 22 مانگ هاتوتە چاپکردن 22 بەڕاستی کاتێکە ئەو خەریتێ ئەو نەخشێ درا بە بەڕێز مام جەلال من هیچ شتێکم داوا نەکرد لا لە بەڕێز مام جەلال و هیچ کەسێکی دیکە تەنیا ئەوەندەم گوتم من حەز دەکەم بەدرخان بکەمە دەستگای چاپ و بڵاوکردنەوە دووەمینیش من حەز دەکەم فیستیڤاڵێکی کەلتوری غێرە تەقلیدی ئەنجام بدەم بەڕێز مام جەلال ڕەزامەند بوو بەوەی کە ئەو فیستیڤاڵە ئەنجام بدرێ ئێمە لە 22 چواری 2004 یەکەمین فیستیڤاڵی بەدرخان بە ناونیشانی ئێمە قەرزداری بەدرخانیەکانی لە شاری سلێمانی بە ئامادەبوونی 600 میوان لە شارەکانی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریان کرد لەوێ بەڕێز مام جەلال لە سەیرانگای دوکان لە هۆڵی عەلی عەسکەری وتارێکی پێشکەش کرد لەوێ باسی لەوە کرد کە بەدرخانیەکان ڕۆلی گرنگیان هەبووە و هەندێک جار باسی ئەوەشی کرد گوتی شادا دەسینەم جەلادت بەدرخان کە دانیشتوو لەوێ گوتی بیرتە لە شام کە بە کاروباری سیاسی ماندوو دەبوون و دەهاتین دەمانگوت ڕۆشن خان پرسیمانە ساوەڕێکمان بۆ لێ بنێ ئیدی دیارە هەر لەوێ ڕابەڕێز مام جەلال گوتی هیوادارم فیستیڤاڵی بەدرخان بتوانێ
کارێ بک کارێکی تەقلیدی نەبێ شتێکی باش بێ وا بە دوای ئەو چەند ژمارەی ڕۆژنامەی کوردستان بگەڕێن کە دیارە دکتۆر کەمال فواد 26 ژمارەی ڕۆژنامەی کوردستانی دۆزیبەوە لە ساڵی 1970 چاپی کردبوو ئێمەش دێمە سەری چوار ژمارەمان دۆزیەوە و دوای ئەوە چاپمان کردەوە ئەوە بوو لەلایەن خەڵکێکی زۆر بە پێشوازێکی گەرم کرا بڕیار درا فیستیڤالی دووەم بە سەرپەرشتی دکتۆر کەمال فواد دکتۆر کەمال مەزەر بەڕێز فەرات عەونی بەڕێز مامۆستا جەمال عەبدول ئەو ڕەحمان ئاجمار ڤیادی بەخێر دکتۆر ویلا عومەرەمین سینەم خان سەلاح سەعدوڵڵا ئەنوەر مەحەمەد تاهر سەلاح هەرۆری دکتۆر مۆفەق دەرگەڵەیی زۆر لە ڕۆژنامە نووسەکان زیرە کەمال توانیمان فیستیڤالی دووەم بینە دهۆک لە دهۆک لە شاری پردادەلاوە دهۆکی دەلال بەڕاستی توانیمان لەو فیستیڤاڵە جگە لە میوانێکی زۆر زۆر شانازی و سەروەری ئەوەی پێبرا دهۆک پاش 5-6 ساڵ لە ونبوونی ژمارە 12 ڕۆژنامەی کوردستان دۆزراوە لێرە ئەلانمان کرد لە سویسرا لەلایەن دکتۆر جەلیلی جەلیلیەوە هات پێشکەش بە فیستیڤاڵ کرا من ئەلانم کرد کە ژمارە 12 دۆزرایەوە ئەمە خۆشترین ڕۆژمان بوو کە بەڕاستی پێشووتر 20 ژمارە دۆزرا دوای ژمارە 7 دۆزرایەوە بوو بە 30 ژمارە چوینەوە مەسر لە مەسر چۆن سەرەتا ڕۆژنامەی کوردستان چاپکرا لەوێ چوینە قاهیرە هەرسی ژمارەمان لە قاهیرە چاپ کردەوە و هێنامانەوە لەگەڵ خۆمان و بەڕێز حازم یوسفی هەر لە قاهیرە لە ساڵی 50 هەرچی نووسین لەسەر کورد لە ڕۆژنامەکانی و گۆوارەکانی قاهیرە چاپ و بڵاو کراوەتەوە قەساساتمان کۆ کردەوە لە دەستگای ڕوزەلی یوسف بە هاوکاری لەگەر مەدبولی شەو ڕۆژمان خستە سەریەک کتێبێکمان چاپ کرد بە ناوی کورد سەحافە العەرەبیە کە ئەوەش بەرهەمی شەونخوونی دەڕۆژی ئێمە بوو من نامێ فزولی بم بەس دڵنیا بە زۆر برادرمان لەگەڵ بە لە مزگەوت دەخەوتین لەوێ بەس بۆ ئەوەی شەوانە لەوێ 3 شەفت ئیشان دەکرێمە 3 شەفت لەوێ ماینەوە تا توانیمان بەدرخان ژمارە 59 بەدرخان ژمارە 70 بەدرخان ژمارە 94 هەر سێ ژمارە لە قایدە چاپ بکەین کوردستان چاپ بکەینەوە کورد سەحافە العەرەبیە چاپ بکەین کۆمەڵک و چەندین پێشانگای شێوەکاریمان بۆ هونەرمەندانی کورد زاهیر سدیق و محەممەد فەتاح و فەیسەڵ عوسمان و محەممەد هاشم و زۆربەی لە فنانەکانی دیکە بکەینەوە بەدەلەوە چەندی پرۆتۆکۆلیشمان لە نێوان فنانەکان کردووە دوای ئەوە فیستیڤالی سێمان هێنا بۆ شاری هەولێر لە هەولێر بەڕاستی توانیمان لەو فیستیڤالە 24 کتێب چاپ بکەین لە فیستیڤالەکە بڵاو بکەینەوە بۆ یەکەمین جاریش توانیمان لە چاپێکی جوان ئەلبومی ڕۆژنامە نووسانی هەر چوار پارچەی کوردستان چاپ بکەین هەرچەندە هەموو ڕۆژنامە نووسانی هەر چوار پارچی کوردستانی تێدا نەبوو بەڵام توانرا دوای ئەوە فیستیڤاڵی چواریشمان لە ئەڵمانیا کرد دوای فیستیڤاڵی پێنجمان برد بۆ قاهرە فیستیڤالی شەشمان بردە یۆنان حوتمان بردە پاریس حوتمان بردە ئەمریکا هەشتمان برد بۆ پاریس نۆمان برد بۆ جۆرجیا دەمان برد بۆ ئۆکرانیا 22/6/2014 هیوادارین فیستیڤالی ئەو جارەمان لە ئیرلەندا دوبلن بێ بەنامەیەکی چرۆپڕمان داناوە لە بەرامبەر ئەوەی کە حاجی قادری کۆی ونالی هەردووکیان خەڵکی کوردستان بوو لە ئەستەمبۆڵ مردون جیمز جۆیس کە گەورە نووسەرێکی ئیرلەندیە لە دەرەوەی ئیرلەندا مردووە بەرناشۆش ئیرلەندیە لە دەرەوەی ئیرلەندا مردووە بەراوردێکمان کرد لە نێوان بەرناشۆ جیمز جۆیس و حاجی قادری کۆی ونالی هەردووکیان لە غوربەت هەر چواریان لە غوربەت سەریان ناوەتەوە دوور لە نیشتیمانی خۆیان بۆیە ئێمە لە فیستیڤاڵی 11 کەلتور لە نێوان غوربەت و خاک و داهێنان ئەمە دواکارمان دەبێ مانجی 6 ئەنجامی دەدەین من نامێ زیاتر کات بگرم لە بەرامبەر ئەو فیستیڤاڵ و ئەوانەی کوردمانەوە جێگای شانازی دەستگای بەدرخانی زیاد لە هەزار نووسەر و ڕۆژنامەنووس و ڕووناکبیر و لێکۆڵەر
توانیوانە لەگەڵ ئێمە بێن بۆ 29 وڵات کە بەڕاستی ئەگەر لەو 1500 کەشی دە ئیمێلی گۆڕی بێتەوە ئەمڕۆ توانراوە پەیوەندێکی توندتۆ لە نێوان 5,000 ڕووناکبیری وڵاتانی دیکە دروست ببێ. بەڵ مامۆستا جەنابەت ئیشارەتی بەوە دەکا ئەو ڕۆژنەوە و گۆڤارە لێرە دۆزراوە و لەو جێگا دۆزراوە دوزینی ئەوانە چەند کارێکی ئاسانە هاوڵاتیان خۆیان چەند تاریکارن لەگەڵ ژەنابی ئێوە چونکە ئێوە جێگایەکی پاراستنن جێگایەکی متمانن بۆ ئەو ئیشە کۆنانە ینی دەبی ئەوانە بیپارێزن هاوڵاتیان چۆن پشتیوانی ئێوەن و ئێوەش چۆن یعنی ئەوانە هەمویان لە دۆزینەوە. من دەمێ ئەوە بڵێم بەڕاستی نووسەران و ڕۆژنامە و نووسان و ڕووناکبیرانی کورد هیچ درێخیان نەکردووە لە بەرامبەرەوەی کە بە دوای پەڕەقاغەزێک دەستنووسێک وێنەیەکی کۆن ئیدی بیپارێزن و ئەگەر شوێنەکە ئەمین بێ بۆی ببن لەوێ درێدا بندرێ گەلی کورد سوودی لێوەربگرێ. ئێمە ئەزمموی ئینسایکلۆپیدای هەولێرمانەیە زیاتر لە 120,000 وێنەی کۆنی هەولێر و دەوروبەریمان پاراست و ئێستا شماوە جگەلەوە من دوایی دێمە سەر بابەتێکی دیکە کە بەڕاستی ئەمە تا ئێستا خەریکی چاپشتیوانە بڕیارەکانی ئەنجومەنی شارەوانی هەولێرە لە ساڵی 1925 هەمی بە کوردی بووە. بەڕاستی ئێمە کتێبخانەی دەستگای بەدرخان زیاد لە 20,000 کتێب و کۆمەڵک دەستنووسی زۆر گرنگ و پڕبای تێدایە کە ئێمە بەڕاستینی هەوڵمانداوە بە جوانی بیپارێزین تەصنیفی بکەین بەڕاستی وا خەریکین بە شێوەیەکی ئەکادیمی چۆنێکی پاراستنی و مانەوەی و لە ڕوتوبە و کۆمەڵێکی دیکە بۆیە بەڕاستی نییە پێشووتر تا ساڵی 2004 خەمی ڕۆژنامە نووسان و قاڵبووی بواری ڕۆژنامە نووسی ئەوە بووە وڵات و کتێبخانە دەگەڕان تا دەستنووسێکیان دەست بکەوێت بەڕاستی بۆ ئەوەی تا ئێستاش خەمی گەورەی ئێمە کاتی سەیری ڕۆژنامە نووسی کوردی دەکەین بزربوون و نەبوونی و نەمانی ژمارە 19ەیە هەموو ژمارەکانی ڕۆژنامەی کوردستان دۆزراوەتەوە تنێ ژمارە 19 نییە. ئەمە بەداخ و کەسەرێکی گەورە من لێرەوە لە بادینان ساتی بەڕێزەوە داواکارم لە هەر ڕۆژنامە نووسەرێکی کورد لە هەر کوێیەکی دنیا هەیە ئەو ژمارە تاقانەی ژمارە 19 بزر بووە بدۆزرێتەوە بەڵکو بتوانین لە چاپێکی جوان و قەشنگ هەرچی وێک ژمارە بەیەکەوە چاپ بکەینەوە. بۆیە بەڕاستی نییە خەمی هەموو ڕۆژنامە نووسێکە هەر گۆڤار و ڕۆژنامەیەک لە هەرزیەک بێ بەڕاستی نییە دەبێ بدۆزرێتەوە و چاپ بکرێتەوە. لێرەوە بەڕاستی هەوڵەکانی ڕێناس نەورۆز ناوێت لەبیر بکەین هەوڵەکانی ممتاز حەیدەری تارق جانباز عەبدوڵڵا زەنگەنە کەمال فواد یادی بەخێر معروف خەزنەدار فەرهاد پیرباڵ جەلیل جەلیلی ببوور ئەگەر ناوەکانم لە بینی ئەوانە جەمال خەزنەدار و هەموو ئەوانەی دیکە کا ڕۆژێگە ڕۆژان خزمەتیان کردووە بەڕاستی نییە جێگا ڕێز و تەقدیرن کە بەڕاستی ڕۆژێگە ڕۆژان خەمی ئەوەیان بووە کە ڕۆژنامە نووسی کوردی بگاتە ئاست ئەو ڕۆژنامە نووسانی ئەو ڕۆژنامانەی کا لە دنیا دەرچووە دەستگایەک دابمەزرێ مایکرۆ بەڕاستی نییە بۆ ئەوەی نییە ئەم ڕۆژنامانە هەڵبگرێ و لە شوێنێکی ئەمین بۆ ئەوەی نەوەکانی ئێمە 500 ساڵی دیکە بیبینن کە ئەو بڵاو کراوانە هەیە. بۆیە کوردستان پێویستی بەوەیە باشترین دەستگا دابمەزێنێ بۆ پاراستن و ئەرشیڤکردنی ئەو دەستنووسانەی کە تا ئێستا لێرە و لەوێ هەیە. بەڵێ مامۆستا جەناب ئیشارەت بەوەدا کە زۆر برادەرانی پێشەوە ینی هەمویان خەمخۆری ئەوە بووینە کە ڕۆژنامەوانی کوردی بکەیتە جێگایەک کە هەمویان شانازی پێ بکەن. ئێستا لە کوردستانە ڕۆژنامەوانی کوردی کوردسی کوردستان چەند بەراورد دەکەیت لەگەڵ هی دراوسیەکان وڵاتە دراوسیەکان یان وڵاتە هەرە پێشکەوتووەکان ئێمە لە چه ئاستێکین؟ بەڕاستی دیارە لە دوای ڕاپەڕین ئێمە شەیدای ئەو بڵاوکراوە بوون کە لە شاخ لە ڕێگای ڕاگەاندنەکانەوە دەهات بە لە ڕێگای ڕێخستنی نهێنی شارەکان دەگەیشتە دەستمان ڕێباز بوو ڕێبازی نوێ بوو شەرارە بوو بڵاوکراوەی دیکەی ئەحزابەکانی دیکا بوو گروتینێکی بە ئێمە دەدا و
تامۆزگۆی خوێندنەوەی بین لەو سەر بۆ ئەو سەر بەڕاستی بەدەست دەنووسرایەوە بەدەست جەریدەکە دووبارە بەدەست دەنووسرایەوە خەڵک ئەوەی دەکردوانە. سەردەمی زێڕینی ڕۆژنامەنووسی کوردی لە دوای ڕاپەڕینەوە دەست پێ دەکات. طبعا لە سەرتاوە ڕۆژنامەی حزبی تەبەن حزب و ئۆرگانی هەیە و دەبێت ڕۆژنامەکە باش یا خراپ دەبێت دەریکە ئجباریەن دەبێت دەریکە ڕۆژنامەی هەتا تقریبن پێش ساڵی 96 من بەخۆم جێی شانازیە 13 ساڵ لە ژمارەی بەرایی کوردستانی تا 2003 کارم کردووە لە چاپخانە شەوانە تا بەیانی کاری خۆم کردووە. پێش 96 لە هەولێر ئێمە 17,000 ڕۆژنامەی کوردستانی ئێمە چاپ دەکرد هەموو شەو 17,000 کوردستانی نوێ. ئەو کات دیارە بە 8 لاپەر یا 12 لاپەر هیچ پاشکوێکیشی نەبوو بە دوو ڕەنگی سەوز و بە ڕەش چاپ دەکرا و ئەو کاتە بەڕاستینی ڕۆژنامی کوردستانی نوێ هەر لە سلێمانیەوە گوندەکانی تا دەگاتە زاخۆ دەخوێنراوە زۆر بە باشی بەڕاستی. لە دوای 96 ڕۆژنامەگەری کوردی یا بڵێن لە دوای 2000ەوە وەڵا پێش 2000 ڕۆژنامەی ئەمڕۆ کە کاکفریات هیرانی دەری دەکرد ڕۆژنامەیەکی تا بڵێ باش بوو خوێنەری هەبوو دەخوێنرایەوە. دوای ئەوە ڕۆژنامەی ڕۆژنامەنووس دەستی ڕۆژنامەنووسانی ئازاد دەریان دەکرد. لە پاش 2000 ڕۆژنامەنووسی کوردی گۆڕانکاریەکی زۆر زۆر ئەوەی بەخۆ بینی هەم لە ڕووی جەراعەتەوە هەم لە ڕووی هەموو ئەو شتانێک کە پێشتر بوە بوو یان ئەو خەبەرە گەرمانەی کە لێرە لێ بڵاو دەکرایەوە دەتوانین بڵین لە دوای 2000 سەردەمێکی دیکەی لە چاپ و چاپگەری لە کوردستان هاتە ئارا بە تایبەتی ئمڕۆ ئەگەر تەمەشای ڕۆژنامە نووسانی کورد بکەی نزیکەی تا 6,000 ئەندام هەیە لە سندیکا ڕۆژنامەنووسان و ژمارە متمانە لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان زیاتر لە 800 بڵاوکراوە هەیە لە گۆڤار و ڕۆژنامە و بڵاڤۆکی ڕیکلامی و بڵاڤۆکی دیکە و جگەلەوە بەڕاستی ئێستا من حەز دەکەم بزانی دەوڵەت وڵاتی 100 وڵاتت بۆ دەژمێرم کە ڕۆژنامە ڕۆژانەشان نییە. ئەمڕۆ لە کوردستان 6-8 ڕۆژنامە ڕۆژانە هەیە بەڕاستی بۆ ئیتحادە کوردستانی نوێ خەباتە تاقیە هەولێرە بەکاچ خۆم بڵێم لە دۆکیشمان هەیە لە دۆ وار هەیە ئیدی زۆر بڵاوکراوەی دیکەشی ئەوانە وە جگەلەوەی هاوڵاتیە و جگەلەوە ڕۆژنامەمانەیە هەفتانەیە و بڵاوکراوەی دیکەیە کە دو هەفتە جارێکە یا مانجیە یا گۆڤارمانەیە هەفتانەیە گۆڤارەیە 15 ڕۆژیە 10 ڕۆژیە ئەمە بەڕاستی بەڵام شتێکی تەندروستە. بەڵام من هیوادارم ڕۆژنامەنووسانی کوردستان کە لێرە و لێوێ دەچن بۆ وڵاتان بگەڕێن بە دوای ئەو ڕۆژنامە گۆڤارانەی کە بەڕاستی تا ئێستا بڵاو نەکراوەتەوە بیدۆزنەوە بڵای بکەنەوە و چەندی شوێنەیە دەرگای لەسەر کراوەتەوە بە تایبەتی دۆڵمە باخچە لە ئەستەمبۆڵ کە داروەسایق عوسمانیە ئەمە لە بەرام ئەوەی کە 50 ساڵی بەسەردا چووە ئێستا هەموو ڕۆژنامەنووسێک دەتوانێت سەر لەو دەستگایە بدا یا لە هەر وڵاتێکی دیکە. بەڕاستی ئێمە کاتێک لە ئەمریکا پێیان گوتی ژمارە 90 هەیە ئەو شەوە خەومان لێ نەکەوتا بەیانی زۆر هەوڵماندا لەگەر مایکل چایت بە ئاگاداری برادرانی کۆنگرس و نوێنەرایەت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کاک پاڤێل کاک قوبات تاڵەبانی کە بەڕاستی ئەوان لە خەمی ئەوەدا بوون کە بە هەر نەوع وەسیلەیەک بێ ژمارە 90 دەگەر بە مایکرۆش بێ دەستمان بکەوێ بۆ ئەوەی ئەو سیوەک ژمارە ڕۆژنامەی کوردستان تەواو بکەین و بڵاو بکەینەوە. مامۆستا ئەگەر ئێمە لەناو هەرێمی کوردستانە ئەو بڵین جیاوازیەک دەکرێت عین لە بینی ئەو محافەزە بۆ محافەزەیەکی تر بۆ نووسین یان بۆ خوێنەر یعنی ئەگەر خوێنەر هەبی لەو جێگا لەو جێگا زیاتر هەیە یان هەگەر نووسەر هەبی لەو جێگا لە بۆ جێگایەکی تر نووسەر زیاتر هەیە و هەگەر نەش ئەوانە بوو چێگەڕێتەوە. جارێ بەڕاستی لە کوردستان یا لە هەموو دنیا شەڕێکی تو دێ لە نێوان ڕۆژنامەگەری کاغەز و ڕۆژنامەگەری ئەلکترۆنی. ئەمڕۆ لە نێو کورد زۆرترین نووسەرمان بۆتە نووسری فەیسبوک و نووسری ئەلکترۆنی و ئەو شتانە
دیارە ڕۆژنامەی کاغەز 24 کاتژمێر خۆی تاخیرە ئەمڕۆ دەچێت بۆ چاپخانە بڵاو دەبێتەوە بەیانی ینی خەبەرەکە هەموو شتەکان کۆنە پێشووترە ڕۆژی پێشووترە بەڵام سەی دەکەی ڕۆژنامەگەری ئەلکترۆنی دقە خەبەرەکان ئابدێت دەکا بڵای دەکاتەوە و تو دەبینی شتەکان ئەمە ئەوەیە بەڕاستی لە ڕووی هەڵگرتن ڕووی کۆمەڵە کشتی دیکەش جیاوازێکی زۆری هەیە بەوەی کە شوێنی دەوێت ئەوانە بەڵام ڕۆژنامە کە تەزدید دەکرێت کۆ دەکرێتەوە کەمترین تەلەف دەکات لە بەرامبەرەوەی لە ئەلکترۆنیکە لە ڤایرۆس دەیدا تەواو ڕۆیشت ڕۆژ دەبێتەوە ئەوانە دوایی بەڕاستی نووسەرانی شار و شار تەمەەن ئەمن زۆر باوەڕم بە شار و شار من باوەڕم بە نووسەر و بە قەڵەمەکەی بەڕاستی من حەز دەکەم کۆمەڵە قەڵەمی جوان لە دهۆک بە بەردەوامی بابەتەکانیان لە ڕووپەری ڕۆژنامەکانی سلێمانی و هەولێر و کەرکک و زۆربەی شوێنەکانی دیکە هەبێ بە هەمان نەفەسیش نووسەرانی هەولێر و سلێمانی و کەرکک و شوێنەکانی دیخانەقین بەڵام ئەوانە هەن ئەو دە بەڕاستی سەی دەکەی هەندێک جار لە ڕۆژنامەگەری کوردی من ئەو ئاناتەمان زۆر بووە بەڕاستی بە تایبەتی ئێستا سەی دەکەی بادینان چێش دەبێت ڕێنووسی بەلای ئەلفوبەی لاتینی یعنی بەڕاستی ئەمە زۆر جار دەبێژن ئاوی زۆر ئاوی کەم دەبە ینی من ینی گوتومە مەبەستان چییە گوتیانە ئەوەی بە ئەلفوبەی لاتینی قسان دەکا ژماریان زۆر زۆر زیاتر لەو کەسانی بە ئەلفوبەی سۆرانی قسان دەکە ئەوانە گوتومانە کاکە ئەمە تقریبن 800,000 کتێب بە ئەلفوبەی سۆرانی هەیە 1500 کتێب بە ئەلفوبەی لاتینی 2000 کتێبەی ئەوانە بە ئەو ئەزمونە خراپەی کاتێک خۆی کەمەل ئەتاتورک کا زیاتر لە 1 ملیارد تەن وەسایەکی سەردەمی عوسمانی هەمووی خلاص ناوبەحر لەبەرەوەی نەکرا بە ئەلفوبەی لاتینی بۆیە هەشتی لە پەروەردە دەبێت ئەلفوبەی عەرەبی نازانێ قورئان نازانێت بخوێنێتەوە بە زمانی عەرەبی یعنی تو نەک قورئان بەڵکو هیچ شتێکی دیکە نازانێت لەبەرەوەی ئەویان نەکرد ینی بەڵکو ئەگەر بکرێ ئەو 800,000 کتێبە بکرێ بە ئەلفوبەی لاتینی ئەمە شتێکی باشە یان سیستمی دوو کتێب لە ناو یەک کتێب لای چەپ بە ئەلفوبەی لاتینی لای ڕاست بە ئەلفوبەی سۆرانی دوو کتێب لە ناو یەک کتێب هەم خەڵکی سۆرانی دەتوانی بخوێنێتەوە هەم خەڵکی باکووریش دەتوانێت بخوێنێتەوە ئەو من زۆرزار بۆ خۆشی دبێژم سوورمانجی نیف سۆرانی نیف سوورمانجی ئەو بەجددی ئەمە لەوانەیە ڕێنووس کێشەیەک پێ لە بەردەم ئەوەی کە نووسەرانی باکووت نەتوانن بە ئەو ڕێنووسە لە سلێمانی و هەولێر دەنووسن لە دۆک لەوانەیە بە هەمان شێوە دەست منی هیوادارم نووسەران بتوانن لە بڵاوکراوەکان لە کەناڵەکانی تەلەڤیزۆن قسە بکەن و ئەوانە کە قسەکردن و بە بەردەوامی ڕێگنیە لە بەرامبەرەوەی کە ئاخارچنی من چییە تو لە من فام دکەی من فام دکەم بەجددی ئەو دەبۆیە ینی ئەوەیە کە بەڕاستی نییە ئێمە بتوانین کە ئێمە وەکو دەستگای بەدرخان ئیدعای دروستکردنی پردی ڕووناکبیری لە نێوان گەلان دەکەین ئەی بۆ لە نێو ئەوەکانی خۆمان نەکەین بەجددی بۆیە ئێمە کاتی خۆشی فیستیڤاڵمان لە سلێمانی هێنا بۆ هەولێر هێنامان بۆ دهۆک مەرەم هەر ئەوە بووە هەموو خەمی ئێمە ئەوە بووە کە بتوانین پردی ڕووناکبیری لە نێوان گەلانی دنیا و خەمی گەوری ئێمەشە بەڕاستی کە شانازی بۆش دەکەین بۆ 16 ژمارە لە بەدرخان ئێمە لاپەڕکمان هەیە بە ئەلفوبەی لاتینی و ئەو کات حکومەتی عێراقی ئەگەر بیزانی بە ئەلفوبەی لاتینی دەنووسرێ بڕیارەکەی لە سێدارەدان بوو هەروەکو نووسەر و شاعر دڵشاد مەریوانی لە سێدارە درا بەڵێ مامۆستا لە کوردستانە یان ئەم بڵین لە هەرێمی کوردستانە بەگشتی کەسان هەن کە ڕۆلی گرنگیان ڕۆلی کاریگەریان هەبی بوو ئەوەی بژانەوەی ڕۆلی ڕۆژنامەوانی لە کوردستان زۆر بەڕاستی بە تایبەتی و جێگای دەستخۆشیە لە دهۆ کتێبخانەیەکێ بە نای کتێبخانەی بەدرخانیە ئەمە بەڕاستی نییە پیرۆزی بنەماڵی بەدرخانیەکانە لە بەرامبەرەوەی کە لە باتی ناوی لێ بنێ کتێبخانەی گشتی نایێنێ ناوە کتێبخانەی بەدرخانە ئەمە کارێکی باشە ئەویش بۆ لێهاتووی و ماندووبوونی
ئەو پیاوە پیرۆز و جوانە ئەنوەر محەممەد تایر دەگەڕێتەوە و ئێستاش وابزانم بەڕێز عەبدوڕەحمان نەقشبەندی سەرپەرشتی دەکا دیارە لە هەولێر ڕەوانشاد معروف خەزنەدار کە ئەو لە ساڵی 1970ەوە لە ئیتیحاد سۆڤێتیەوە توانی ژمارەیەکی ڕۆژنامەی کوردستان بدۆزێتەوە و ئەو کاتیش لە بڵاوکراوەکان بڵاو کراوەتەوە دیارە بنەماڵی حەیدەریەکان بە تایبەتی مەفتات حەیدەری لە خەمی ئەوەدا بۆ کە بیپارێزێ و بەڕێز فەراد عەونی و کاک عەبدوڵڵا زەنگەنە و بە برای خۆم بڵێم زۆربەی بنەماڵی دیکەیە و لە شاری سلێمانی ڕەفیق ساڵح و سودیق ساڵا لە بنکەژین کە بەڕاستی نییە خەمی گەورەیانە لە بژاندنەوە کە لە پووری کوردی و چەندین دەستگای دیکە لێرە و لەوێ هەیە ببوورەکە ناوەکانیان لەبییر نەماوە و لە شاری کەرکووکی شەر و هەروایە بەڕاستی وە دەستگای لە ئەستەمبۆڵ دەستگای ئاڤێستا عەبدوڵڵا کەسکی ڕۆڵێکی باشی جێڕاوە و دەستگای زۆر دەستگای دیکەیە کە توانیوانە ئەرشیفی کوردی لە فەوتان ڕزگار بکەن بەڵام خەمی گەورەی من ئەوەیە کە ژمارە 19 بدۆزرێتەوە و ئێمە لەو بوارەش درێخیمان نەکردووە لە ساڵی 2010 سەردەم بڵاوکراوەکانی کۆماری کوردستان لە سەردەمی ژێکاف تا کۆمار توانیمان یەکەمین گۆڤاری منداڵان لە مێژووی کورد گوڕوگاڵی منداڵان نیشتیمان هاواری نیشتیمان کوردستان هەموو نیشتیمان هەموو ئەو بڵاوکراوانە لە لوبنان لە 1200 قسوود لاپەڕە لە تەک نووسری ئەو کتێبە دکتۆر هیمداد حوسێنی چاپ بکەین بە چاپێکی جوان پرۆفشناڵ ڕێکوپێک هێنامانەوە و ئەوە بە ئەرکی خۆمانزانیوە و بەڕاستی دۆسۆزانی کورد خەمخۆرانی کورد لەو بارە درێخیان نەکردووە من هیوادارم ئەرشیفخانەی کوردی بۆ دۆزینەوەی دەستنووس زیاتر گرنگی پێ بدرێ ببێ بە ماڵێک بۆ هەموو نووسەران بۆ ئەوی نووسەران بە ماڵی دووەمی خۆیان بزانن بۆ ئەوەی ئێمە نەوەکارمان ئاگادار بکەینەوە کە ئەوە ماڵی ئەوە مامۆستا ئێمە لە دەستگای چاو بەڵاوکردنەوەی بەدرخان لە ناوی دیارە چاپ جانابێت تا ئێستا چەند چاپتان کردووە چەند پەرتۆکتان چاپ کردووە بۆ ئەوەی بەزەر نەبی بەڕاستی سەرەتا کە فیستیڤاڵی بەدرخان بەنای دەستگای چاپ و بڵاوکردنەوەی بەدرخان هاتە خوار ئێمە لە ژمارە 25 و 26 دیدارێکی ڕۆژنامە نووسیمان لەگەڵ بەڕێز کاکۆسەد ئەنجامدا بوو ئێمەش ئەو دیدارەمان کرد لە کوڕاسەیەکی 32 لاپەڕەی بچووک 500 دانەمان چاپ کرد و یەکەم بڵاو کراوە بچووک ئەوەندۆکە بوو بە دیاری بۆمان برد گوتمان ئەوە دیداری بەڕێستە لە ژمارە دوو ژمارە بڵاو بوویتەوە حەزمان کرد بیکەین بە کوڕاسەکەوانە بینی زۆر دەستخۆشی کردوانە ئێمە لەو کوڕاسە بچووکە دەستمان پێ کرد بەڕاستی 32 لاپەڕی بچووک لە پاشان دەستمان پێکرد بە مردنی دێوەرەیەکی سەڵاح عومەر دیوانی عەشقی هاشم سەرات ئەنوەر مەسیفی دکتۆر عوسمان دەشتی بە کاتی خۆمرە دووسێ کتێبی لەسەر کۆمپیوتەر بوو لە پاشان بەڕاستی دەستگاکە برەویستان تا گەیشتە ئەوەی دەستگای بەدرخان بە شانازیۆ بۆ 5 ساڵ لە ژوورێکی 3/4 ئینسایکلۆپیدیای هەولێر چاپ بکات کە ئینسایکلۆپیدیای هەولێر زیاتر لە 5,000 لاپەڕەیە و بە خەمخۆری و کۆمەڵێک برادری دڵسۆز بە تایبەتی لیژنەی باڵا برای بەڕێزم دکتۆر عەبدوڵڵا عەلیاوەیی کە ئەو سەرپەرشتیاری لیژنەی باڵا بوو و بە ئەندامێتی دکتۆر مەولود ئیبراهیم حەسەن بە ئەندامێتی دکتۆر ئومێد جۆزەلی بە ئەندامێتی بەڕێز فەرید ئەسەسەد لەگەڵ من ئەو پێنجە توانیمان لیژنەی ئامادەکار بین کە شانازێکی گەورە بوو ئەوەی کە مێژووی هەولێر لەڕێ ئەو 5 کەسە لە دووتێی ئەو هەموو
لێکۆڕین و بابەتانەی کە لە دووچێ ئەمە بڵاوبۆتەوە ئەمە جێگای شانازی بوو کە ئێمە 5,000 لاپەڕە ئەو 29,000 لاپەڕە 5,000 هەموو جار ڕامان دەکێشا و هەڵەچینیمان دەکرد و ئەوان هەندێک جار زۆری بێزاریش دەبووین لەبەرەوەی زۆر بوو ئەوانە بەڵام ئێمە کۆڵمانەدا تا بە زۆر کەسمان گوت بۆمان چاپکە ئیدی لە زۆر دەرگاماندا ئاخر جار دیسان کاکۆستت جێگری سەرۆکی هەرێ ماڵی ئاوا بێخەمی کردین لە چاپدانی ئینسایکلۆپیدیاکە هیمەتی کرد ئێمە لەگە سەرپەرشاری لیژنەی باڵا چوین بۆ لوبناان لە لوبناان بە چاپێکی جوان پرۆفشنال ڕێکوپێک چاپمان کرد ئەوە بوو 2500 دانێ لە چاپکرا کە من تا دەمرم شانازی بۆ کارەوە دەکەم لەوەرەوەی کارێکە بۆ هەولێرە بۆ ڕووناکبیرانی کووردە و لە پاک ئینسایکلۆپیدیای هەولێر شاری سلێمانی کەوتۆتە خۆ ئینسایکلۆپیدیایەک دەردەکە کەرکوو کەوتۆتە خۆ نیوادارم شاری دۆکیش کەوت نەخۆ بۆ ئەوەی بەڕاستی ئێمە بتوانین لە نەتیجە هەر چوار شارەکە وە کەرکووکیش لەگەن منتیقەکانی دیکەی کوردستانیش هەمووی لێک بدەین بیکەین بە ئینسایکلۆپیدیای کوردستانی بڵین باشوور یان عێراق ئەو کاتە لە قامشلی لە مەهاباد لە ئامەد ئەوانە هەمووی ئینسایکلۆپیدیای تایبەت بەخۆی هەبێ لەلایەن ئەکادیمیای کوردستان لەلایەن ڕووناکبیرانی کوردی هەر چوار پارتەی کوردستانی لە هەر جەیەک دەژین بتوانین ئینسایکلۆپیدیای کوردستان کە سەرتاپا جوگرافیای کوردستان مێژووی کۆن و نوێ هاوچەرخی کوردستان فۆلکلۆری کوردستان نووسەرانی کوردستان هونەرمەندانی کوردستان هەموو ئەو شتانە لە خۆ بگرێت کە بەڕاستی نییە مێژوو کووردە بۆ ئەوەی بەڕاستی نییە بە شێوە بە ئەلفوبەی لاتینی بە سۆرانی گروپ ئەو کاتە ئێمە نایبینین ئەو کاتە نەوەی نوێ کوڕانی ئێمە بتوانن ئەو ئینسایکلۆپیدیایە بە نەتەوەکانی دیکە نیشان بدەن بڵێن ئێمەش لە هەموو بارەکان شتمان هەبووە بەڕاستی من حەز دەکەم پێت بڵێم ئەوەندەی کورد لە دنیا بە تایبەتی خەڵکی پسپۆر و زانای لێ هەڵکەوتووە من بە تۆ دەڵێم محەممەد علی پاشای گەورە لە مصر هەموو شانازی پێوە دەکەن کاکە وڵی مسلینی و عەرەبیش نییە بابی زابط بووە لە ئەلبانیا لە جێشی عوسمانلی پێدرن محەممەد علی ئەلبانی خۆی زابطێکی کورد بووە خەڵکی قولەیە ئەحمەد شەوقی هەموو عەرەب شانازی پێوە دەکات کاکە ئەحمەد شەوقی کووردە ئەحمەد شەوقی کووردە و خەڵکی دیار بکرا عەبدولباست عەبدولسەمەد خۆ ئەوانە ڕوادی سناعی ئەفلامی مسری ئەحمەد بەدرخانە ئەحمەد بەدرخان باوکی علی بەدرخانە بنەماڵەی ڕۆستەمە نەگەرەوە زۆری دیکە بەڕاستی بۆیە بەڕاستی نییە ئێمە زۆرترین خەڵکی خۆمان پسپۆری خۆمان کاریان کردو لە بوارە و هەولێریش بڵین کوردیش غەریب دۆست بووە و ڕێزی لەوە ناوە لە بەرامبەر هەموو ئەو کەسانەی لە مەملەکەتی ئەو خزمەتی کردووە ئەویش بە خەڵکی خۆی زانیوە مامۆستا کاتی ئێمە 2 دەقەمەوە بەڵام بە ئەو پرسیارش بکەم لە لای زۆر گرنگ بوو بچی لە معرەزی فرانکفۆرتە لە ئەڵمانیا ئێنگۆ وابزانم شەڕ لەگەڵ برادرە سعودیەکانتان کرد ئەگەر بە کورتی زۆر سپاس ئێمە بەڕاستی 9 ساڵە لە سەرێک بەشداری لە پێشناگای کتێبی فرانکفۆرت ئەمە وەکو بەدرخان پوپلیشنکە هاوس کە بەشدار دەبین سەیری جیناح شتەکان دەکەین ئێمە هەموو ساڵ چوینەتە بەشی سعودیا تەمەشا دەکەین قورئانی پیرۆز وەرجێراوە بۆ زمانی تورکی فەڕەنسی ڕووسی ئوردی هەر زمانێکی دیکە تەنیا بە زمانی کوردی نەبوو دیارە ئەو ساڵنە پار دەکات تقریبن پێرار کاتێک برادێک چوو بوو بۆ حەج لەگەڵ خۆی کە هاتبەوە قورئان دابەشکرا بوو بە بەرگێکی خراپ 3 جزء 27 جزئی نەقوستان بوو و کوردەکەشی زۆر خراپ بوو منیش بینیم گوتی وەڵا ئەویان داوینێتی لە حەج منیش وەرم گرتو چون بۆ معرەزی فرانکفۆرت دیسان سلااومان کرد گوتمان کورد 50 ملیۆنە گەلێکی خوێندەوارە بە ئاگایە
بۆ هەموو نەتەوەکانی کە قورئان بە 30 جوزء چاپ دەکەن بە ڕەنگاوڕەنگ چاپ دەکەن بە بەرگێکی تەزلیلی جوان دەکەن بۆ کورد نابن ئەوەتە خوا لێتان قوبوڵ نەکا یعنی بەڕاستی ئیدی زۆر پێیان ئەوە بوو کاکە دەیکەین وانە گوتم نا کاکە ئێمەش قوبوڵ ناکەین ئێمەش بەڕاستی نییە ئەمە غەدر لە کوردەکەن و ئەوانە ئەم ساڵ چوین سعودیەکان هاتن بۆ دەستگای بەدرخان و KRG نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان گوتیان فەرمەوە قورئانمان چاپ کرد قورئانمان بینی 30 جوزء بوو بە چاپێکی جوان ڕەنگاوڕەنگ پرۆفیشناڵ ئیدی ئەمە گوتی پار ئێوە پرێس کۆنفرانستان کرد زۆر قسەتان بەمە گوت پار ئێمە لەگەڵ ممتاز حەیدەری چوین بەڕاستی قسەمان کرد زۆر بە توندیش گوتمان باشە ئێستا پرێس کۆنفرانسەکە دەستخۆشیتانێ دەکەین ئەوە بوو ئێمە پرێس کۆنفرانسمان کرد دەستخۆشیمان لەو هەنگاوەی کرد بەڕاستی ئەمە گرنگی لەوەدایە کە بەڕاستی بۆ پاراستنی زمانی کوردی و مانەوەی و خوێنەری کورد و تاچی کوردی زیاتر ئیدی ئەوە دەبێ بۆ ئەوەی بەڕاستی نییە بەڕەوانی بتوانێت قورئانی پیرۆز بخوێنێتەوە مامۆستا کۆتایی قسەکەت من هیوادارم ئەو خەباتەی کوردمانە لە پێی ناو کەلتور یا کەلتور پەرستی بتوانین ئەو پردە ڕووناکبووریەی لە نێوان گەلی کورد و گەلانی دیکە دروست بکەین توانی بێتمان ئەو کارە گەیشت پامی ئێمە گەیشتە شوێنی خۆی و بە هیوان و کتێبخانەکەشمان لەسەر پشتە هەر خوێندکارێک هەر پسپۆرێکی زانکۆ کاری پێویست بوو بێ بۆ لێکۆڵنەوەشت دەتوانێت بێ لەو کتێبانە کامانە پشکی بەرگ بکەی و بتوانێت سوودی لێوە بگرێت. مامۆستا زۆر سپاس بۆ جەنابەت کە لە هەولێرەوە هاتوویتە دهۆک بوو میوانداری ئەمڕۆ هی ئێوارەی بادینان زۆر بەخێر بێ. زۆر سپاس من بە زۆر سپاس بەێ بینەرن هێژە خوشتوی میوانداریە مامۆستای زۆر بەڕێز حەمید ئەبوبەکر بەدرخان سەرروکی دەستگای چەو بەڵافکردنا بەدرخان ئەم هاتنە دیمۆهیکە خەلەکە ئەڤروکەش ئێوارە بادینان هیڤیا من ئەوە ئەم شیابین پیچێک خزمەتە هەوە بکەین دەربارەی وی بابەتێن کومە بۆ هەوە شلوڤەکردن و باڵافکردن هیڤیا من ئەوە هەوە مفاش بێ ئێواری وەرگیر بیتن و ئەم میوانێن ڕەحسفێک بین دەفەوە حتا ئەموهین و ئێوارەکە دیژێر چاو دیە خدای مازن دابن ئێوارەوە باش.